بۆچی یاسای نێودەوڵەتی گرنگە کە ئێمە ئەبێ وەکو چەکێک بەدەستمانەوە بێ کە دەستی پێوە بگرین هەرچەنەڵێ نەم یاسای نێودەوڵەتی بووە ئامرازێک بەدەستی زل هێزەکانەوە بەدەستی خاوەن هێزەکان و ئەوانەی کە دەوڵەتیان هەیە بەڵام من بە پێچەوانەوە بیرەکەمەوە ئەڵێم ئەوەی کە تا ئەمڕۆ لە باشووری کوردستان ئێمە پاراستووە نە دەستوری عێراق و نە هیچ شتێکی تر ئەوەی کە ئێمە پاراستووە ئەو ڕێکار و میکانیزمانەیە کە یاسای نێودەوڵەتی بۆ ئێمە دروست کردووە و لەسەروی هەمووشیانەوە ناوچەی دژەفڕین و بڕیارنامەی ئەنجومەنی یاساییش بوو کە ساڵی 1991 دەری کردووە ئەوەی کە ئەگەر ئەوە نەبووایە من باوەڕم وایە نازانم لەوانەیە تووشی هەڵەش بم ئێوە زیاتر لەگەڵ واقعەکەیە سەر و کارتان هەیە باوەڕم وایە کە عەقڵیەتی عربی و ناسیۆنالیزمی عربی تا ئێستا هەمووی ئەو سنوورانەی کە بە ناوی سنووری ئەداری هەرێمی کوردستانەوە هەیە هەمووی ئەوانەیە سڕیەوە ئێمە شەبووینەوە بە پارێزگایەکی تر یا شارێکی تر وەکو شارەکانی دیکە عێراق ئەوەی کە ڕێگر بووە لە بەردەمیانە لە دوای ڕەفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان نیشانی دا کە ئەو سنوورەی کە هێشتا سنوورێکە و کە سنوورێکی پڕەنگە و ناکرێ ئەم سنوورانە ببەزێنرێت ئەو سنوورەیە کە بە پێی بڕیارنامەی ئەنجومەنی یاساییش دانراوە بۆیە من خۆم وەکو خوێنەرێکی یاسای نێودەوڵەتی وەکو کوردێکە ئۆگری و دڵسۆزی بۆ دۆزی نەتەوەکەی خۆی هەیە و ئازانەوەی کە لەو چەکانەی کە بەردەوام فەرامۆشمان کردووە گوێمان پێ نەداوە نەمانتوانیوە بەکاری بێنین بۆ پشت ئەستوورترکردنی داواکاریەکانی خۆمان و دۆزەکەی خۆمان یاسای نێونەتەوەییە.